لەم جیهانەدا ژمارەیەکی زۆری پایتەختان کە بڕیاری گەورە و کاریگەری سیاسیان لێ دەردەچێت. لە بەرامبەریشدا کۆمەڵی پایتەختی دیکە هەن کە جوانی و تەلارسازی مێژووی کۆن و سروشت و ئاوهەوای سەرنجڕاکێشیان وا دەکات هەمیشە دڵی گەشتیاران بۆ خۆی ڕابکێشێت و لە یاد نەکرێت. لەم راپۆرتەدا سەرنجڕاکێشترین و جوانترین دە پایتەختی جیهان لە ساڵی 2024 بۆتان دەخەینە ڕوو. ئەمەش بە پشتبەستن بە زانیاریەکانی هەردوو ماپەڕی جیهانی تووڕۆپیا و تریپ کۆنتینێنت. یەکەم و خۆشترین پایتەختی جیهان پاریس پایتەختی فەڕەنسایە کە ئەم شارە بە شاری ڕووناکی ناسراوە. تاوەری ئیڤڵ و بلوارە گەورەکانی و شوێنە مێژوویەکانی وەک نۆتردام و لۆڤەر ناوبانگی پایتەختەکەیان بەرز کردوتەوە کەش و هەوای ڕۆمانسی و دەوڵەمەندی کولتوریەکەی وای لێ دەکات کە بەردەوام سەرنجڕاکێش دەرکەوێت. ڕۆمای پایتەختی ئیتاڵیا شارە ئەبەدیەکە هەمیشە شانازی بە شوێنەوارە کۆن و سەرسۆڕهێنەرەکانی خۆی وەکو کۆلۆسیۆم کۆڕبەندی ڕۆمانی و شاری ڤاتیکان دەکات. ڕۆما گەنجینەی مێژوو هونەر و سۆز و خۆشەویستی ئیتاڵیایە. سئۆل پایتەختی کۆریای باشوور دینامیکی کۆشکە نەریتیەکانی لە نمونەی گیۆنگ بۆ کۆنگ لەگەڵ سەرسۆڕهێنەرە مۆدێرنەکانی وەکو تاوەری جیهانی لۆتێ تێکەڵ بە یەکتر دەکات. کلتوری زیندوو و سەرنجڕاکێشەکەی لە سەما و دانس و پۆپ و پێشکەوتنەکەی وای لێ دەکات کە ئەم پایتەختە ببێتە یەک لە شوێنە گەرمەکانی جیهان. تۆکیۆی پایتەختی ژاپۆن شارێکی گەورە و جیاوازە. ئاسمانە ڕوتەکانی تۆکیۆ شان بەشانی مەزارگە و باخچە ئارامەکانیەتی. لە هەمان کاتدا شەقامە قەرەباڵغەکانی شیبویا تا دەگاتە سۆز و خۆشەویستی مێژوویی ئاساکوسا جەژنێکە بۆ هەستەکان. ئەمستردام پایتەختی هۆڵەندا شاری گوڵ و پایسکل ئەوەندە تێکەڵ بە سروشت بووە جوانێکی بێوێنەی وەرگرتووە. کەناڵاویەکانی و بازاڕەکانی لالەنگی کلتوری زیندووی وڵاتەکە و مرۆڤ دۆستیان وای کردووە ئەمستردام تێکەڵەیەکی تەواو لە سۆز و خۆشەویستی مێژوویی و وەرزی هاوچەرخ بێت. بوێنس ئایرێسی پایتەختی ئەرجەنتینیا کە زۆر جار بە پاریسی ئەمریکای باشوور ناو دەبرێت. شەشەم سەرنجڕاکێشترین پایتەختی جیهانە ڕیتمی سەمای تانگۆ و ناوچەی ڕەنگا و ڕەنگی لابۆکا و تەلارسازی نیوکلاسیکی سەرنجڕاکێشیەکی زۆری بە وڵاتەکەی مارادۆنا و مێسی داوە. هەرەمەش وای کردووە ببێتە ناوەندێکی داهێنان و کلتوری. کیپ تاون پایتەختی باشووری ئەفریقا دەکەوێتە نێوان دەریا و شاخەکان. دیمەنە سروشتی و سەرنجڕاکێشەکەی هەناسە بڕکێ پێشکەش بە مرۆڤەکان دەکات. لە نێوانیاندا شاخی مێز و کەناراوەکانی پاک کە دیمەنێکی هونەری و زیندوو مێژووی دەوڵەمەندی سەرنجڕاکێشی وڵاتەکە دەخاتەڕۆ. ستۆکهۆڵم پایتەختی سوید و قەشدەردەکانی جیهان کە بەسەر 14 دوورگەدا دابەش بووە. شارێکە لە ڕێڕەوی ئاو و شەقامەکانی کۆبڵستۆن دیزاین کراوە. شێوازە سکاندیناڤیەکەی و جوانی شارۆچکە کۆنەکەی سەدەی ناوەڕاست وای لێ دەکات هەم مۆدێرن دەرکەوێت و هەم لە ڕووی مێژوویەوە دەوڵەمەند بێت. هاڤانا پایتەختی کوبای دابڕاوە لە جیهان. ئەم شارە بە بینا ڕەنگە و ڕەنگەکانی کۆلۆنیالیزم و ئۆتۆمبیلە کۆنەکانی سۆز و خۆشەویستی جیهانی کۆن دەڕژێنێت. میراتی دەوڵەمەندی و کلتوری و ڤای بە کاریبیەکەی کوبا وای لێ دەکات بە شێوەیەکی ناوازە و سەرنجڕاکێش خۆی پێشکەشی گەشتیاران بکات. ئێدنبرا پایتەختە مێژووەکەی سکۆتلاند یەک لە جیاوازترین شارەکانی جیهانە کە تەلارسازیەکەی بۆ سەدەکانی ناوەڕاست دەگەڕێتەوە و نیوکلاسیکی شارەکە و کەش و هەواکەی هەستێکی بێوێنە بە گەشتیاران دەبەخشێت. قەڵای ئایکۆنی ئێدنبرا یەک لە شوێنە مێژوویەکانی شارەکەیە. پیاسەکردن بە درێژایی شەقامی ڕۆیاڵ مایل کە بە دوکان و مەیخانەکان ڕیزە کراوە دەتگەینێتە کۆشکی هۆڵی ڕۆتهاوس کە شوێنی نیشتەجێبوونی شاژنی سکۆتلاندا. ئەو گەشتیارانەی دەیانەوێت بە پانۆڕاما شارەکە ببینن دەبێ بە پێ بڕۆنە سەر کورسی ئارسەر کە گرکانێکی دێرینە. ساڵانە لە ئیدنبرای پایتەختی سکۆتلاند فێستیڤاڵی کلتوری گەورەی هونەری ئەنجام دەدرێت.